کاتی ئەوەیە فاتحایەک بۆ وەرزشی کەرکووک بخوێنن. سڵاوتان لێ بێدەم، کاتەتان باش. شاری کەرکووک ئەو شارەی کە هەمیشە شانازیمان پێوە دەکرد کە مەڵبەندی دروستکردنی یاریزانانە، هەمیشە یاریزانمان لە ڕیزەکانی هەڵبژاردەی عێراقەیە. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر ناخۆشە لە شاری کەرکووک، ڕۆژێکە چاوەڕوان نەدەکرا وەرزشی ئەم شارە بگات بە ماستەی ئێستا. ئەمڕۆ وەفدێکی هەڵبژاردەی عێراق لە بەغدادی پایتەختەوە هاتوون بۆ شاری کەرکووک بۆ ئەوەی هەڵسەنگاندن و تاقیکردنەوە بۆ کچە یاریزانانی شاری کەرکووک بکەن. ئەوەی دەیبینن دوور لە هەموو پێشبینیەکان تەنها 2 بۆ 3 یاریزانەوەی دەبینین، تەنها 3 یاریزان ئێستا لە شاری کەرکووک ئامادەن بۆ ئەوەی تاقیکردنەوەیان بۆ بکرێ و هیچ کچە یاریزانێک نەهاتووە بۆ ئەم تاقیکردنەوەش. ئەمە ئەوە دەگەێنێت کە لە شاری کەرکووک بەڕاستی وەرزشی کچان لە ئێستادا لە لەنگیەکی گەورەیە. ئێستا وەرزشی کچان بە شێوەیەک پاشەکشەی کردووە کە دەکرێت پێی بڵێن ئەمە عیبەیەکی گەورەیە بەسەر وەرزشی کەرکووکدا هاتووە. من لەگە سەرۆکێکی تۆپی کەرکووک نەرجەوهەرش قسەم کرد، وتی ئەمە شەرمەزارین، ئەمە هەست بە شەرمەزاری و بە ناڕەحەتیەکی زۆر دەکەین. ئەم شارەی کە دایم یاریزانانی لە ڕیزی هەڵبژاردەی عێراق بۆ ئێستا تەنها 3 کچە یاریزان لەم شارە ئامادەی هەبێت بۆ ئەوەی بێت و وەفدێک کە لە بەغدای پایتەختەوە هاتوون ماندوو بوون، دەیانەوێت یاریزان دروست بکەن و پێ بگەێنن بۆ ڕیزی تازە پێگەیشتوانی هەڵبژاردەی عێراق. ئەمڕۆ ئەو ڕۆژەیەکو باسم کرد ڕۆژێکی زۆر ناخۆش بووە. ئەم هەڵسەنگاندنەی ئەمڕۆ پێی وتین منەمەوێت جوڵەیە بکەم دەرباز لەگەڵ مابە. بەڕاستی بە حکمەوەی کە لە وەرزشی کەرکووکە تەنها 3 یاریزان هاتووە، ئەمڕۆ کچە وەرزشی کچان پێمانیوت دابنیشن. کاتی ئەوەیە فاتحایەک بۆ وەرزشی کەرکووک بخوێنن. بەداخەوە وەک پێم وتن ئەمە وەرزشی کەرکووک بوو. احنا قبل 3 أيام قبل أسبوع دزينا الكتاب إلى رئيس الاتحاد الفرعي لكركوك، وقلنا احنا لجنة جاية، مدرب المنتخب والمساعدين ومدير المنتخب جايين لاختبارات اللاعبات لاختيار لاعبات. فاليوم نتفاجئ لاعبات عدد 3، فهذا الموضوع بصراحة مستغربين من عنده، فما راح نعلق عليه. هي الصورة راح تثبت شنو هاي الصورة، ليش هذا، مع احترامي يعني، وما اريد اتكلم اكثر من هذا الموضوع. الصورة هي تتكلم. سنجار اللي هي قضاء ابعد مكان ساحات ترابية، ما شايفين ساحة ثيل، مساحات ترابية. 90 لاعب من اللاعبات المتميزات، واجوا من مخيمات ومن ظروف صعبة جدا. اجينا الى محافظة هوك كذلك 60 لاعبة، الأربيل 45 لاعبة، السليمانية البارحة 70 لاعبة. فهاي الأعداد المهولة بصراحة، وكلهم لاعبات متميزات وسوبر. بس احنا عندنا واجب وعندنا أمر رسمي، لازم نزور كل المحافظات. فمن نجي لمحافظة كركوك بصراحة ونشوف هذا العدد، مع يعني اعتزازي بالمسؤولين على الرياضة النسوية وعلى الاتحاد الفرعي، انه لازم يراجعون حساباتهم، يخلقون قاعده نسويه للمحافظه، لان اذا نبقى على هذا المنوال بصراحه تنتهي الرياضه النسويه في كركوك. توانسمان بو علاقاتي كهمانا بتواني راهنري هەڵبژاردەی عێراقی باڵێن کچانی تازە پێگەیشتوان و خوار تازە پێگەیشتوان بێنی نەشاری کەرکووک لەگەڵ لیژنانە قسەمان کرد کە هەمانە بۆ تیپی کچان، بەڵام بەداخۆی ئەمڕۆ تەمەشاکەی ئەوانش ئەو ڕێدور و درێژەیان بڕیەوە و خۆیان هیلا کرد و هاتنە تێرە. ئیمڕۆ 3 کچ حازر بووە، ئامادەیان تیا بووە و لەگە باڵێن ماڵەوەیان هاتوونە بۆ ئێرانە. هەندێکیان لەو کچانەی کە لە یاریانە کرد لە باڵێن خولەکانی خوێندنگاکانی کەرکووک، ئیمڕۆ خانەوادەکانیان ئامادە نەبوونە کە بێن لێرە ئیمڕۆ باڵێن تێستیان بۆ بکرێ و بپاڵێرێن بۆ ئەم شتەوە. ڕاستی یاریزانێکیش هەبوو، زۆرش محاولەی کرد ستەیفا لەگەڵی کە با بڵێن بێتن ئامادە بووایەوە. من دڵنیام 100% هەڵە بژەژاردەرە،
بەڵام بەداخەوە خاوەنی نێژ بێت. ئەمە بۆ کەرکووک بۆ وەرچی کەرکووک قورس نییە وەفدێک بێ بۆ ئێرە تەنها دوو بۆ سە یاریزان هەبن. وڵی زۆر قورزێمە شەرمەزار بینە بەڕاستی.